بینەرانی بە ڕێزم کاتەوە هەموو کاتێکیشانتان شاد و کامرانی بێت لە شوێنێک بینەریە من سڵاوی گەرمی کارمەندانی ناتتان لێبێت گرژ و ئاڵۆزیەکان لە پارێزگای نینەوە تاتێت بەردەوامی هەیە تا ئێستا هێزی پێشمەرگی کوردستان لەگەڵ چەکدارانی دەوڵەتی ئیسلامی یان چەکدارانی داعش لە شەڕ و پێکدانی بەردەوامدایە دوای گرتنی شارۆچکی شنگال لەلایەن چەکدارانی داعشەوە گرژ و ئاڵۆزیەکان لەو ناوچەیە زیاتر پەرەیسەند ئەوەی کە ئەمڕۆ وەرچەرخان بوو لەو شەڕەدا ئەوە بوو کە بەشێک لەو گرژ و ئاڵۆزیانە نزیک بووە لە قازای مەخموور و جگەلەوەی کە شەڕ و پێکدان و گرژ و ئاڵۆزی لە هەرێکە لە پارێزگاکانی دیالە و لە باشووری کەرکووکشتا ئێستا دێت بەردەوامی هەیە ئەم شەڕ و ئاڵۆزیانە بەکوێ دەگەن ئایا ئەوەی لە شنگال ڕوویدا مەترسیمان هەبێت لەوەی لە شوێنێکی تر ڕووبدات هێزی پێشمەرگی کوردستان تا ئێستا چۆن بەرەنگاری چەکدارانی داعش دەبێتەوە سەرۆکی هەرێمی کوردستان فەرمانی کردووە کە هێزی پێشمەرگی کوردستان لە سەنگەرەکانی بەرگریەوە بێنە دەرەوە و دەست بە هێرش بردن بکەن بەڵام ئەوەی کە تا ئێستا دەیبینین هێزی پێشمەرگی کوردستان هێرشی یەکلاکەرەوەی بۆ سەر چەکدارانی داعش دەست پێ نەکردووە ئاخۆ دەست پێ نەکردنی ئەم هێرشانە لەوەیە کە هێزی پێشمەرگی کوردستان خۆی کۆ دەکاتەوە و حساباتی وردی شەڕەکانی خۆی دەکات یاوە خۆت کاتی شەڕی یەکلاکەرەوە نەهاتووە لەم ڕووماڵە تایبەتی ئەم شەوماندا قسە لەسەر گرژ و ئاڵۆزیەکانی نێوان هێزی پێشمەرگی کوردستان و چەکدارانی داعش دەکەین بە سوپاسەوە هەرێکە لە بەڕێزان و ساڕەسوڵ بەرپرسی ژووری عملیاتی باشووری کەرکووک و پاشکەمێکی تریش هەوڵ دەدەین بەڕێز نەجات عەلی بەرپرسی لقی 23 پارتی دیموکراتی کوردستان لە شاری مەخموورەوە لەگەڵماندا بێت تاو کاتێک کاک نەجات ئامادە دەبێت ئێمە لەگەڵ بەڕێز و ساڕەسوڵ بەرپرسی ژووری عملیاتی باشووری کەرکووک درێژە بە گفتوگۆکەمان دەهێنین کاک ڕەسوڵم کاتت باش سوپاس بۆ ئامادەبوونت لەم ڕووماڵە تایبەتە ئەمەوێت لە دوایین گۆڕانکاریەکانی باشووری کەرکووک ئاگادارمان بکەیتەوە. سپاس بۆ ئێوەش ئەوەی کە ئێستا لە سنووری کەرکووکە ڕووەدا سنوورەکە بەگشتی ئارامە جەموجۆڵێکی ئەوتۆی دوشمن نییە بەڵام بێگومان ئێمە لە بەرامبەر هێزێکین کە هێزی داعشە دوژمنی میلەتەکەمانە و دوژمنی هێزی پێشمەرگەی کوردستانە بۆیە هێزی پێشمەرگەی کوردستان لە ئامادەباشیایە بۆ هەر ئەگەرێک جاچێ ئەگەرەکە بەوە بێتن کە ئێمە پەلەماریان بدەین و وەختی بێت و کاتی بێ وەک پێشەچی قسەکانی خۆت باست کرد یا خۆت ئەگەرەکە ئەوان بێ لە سەگەرەکانمان نزیک بنەوە و بیانوێ شەڕمانکەن بە دڵنیاییەوە دەرسی باشیان دادەین. بەڵێ کاک ڕەسوڵ ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا قسەی لەبارەوە ئاکراوە بوو کە چەکدارانی داعش لە داهاتوودا پلانی ئەوەدا ئەنێن کە پەلاماری چەندین ناوچەی تری شاری کەرکووک بن ئەو زانیاریانی کە لای ئێوەیە ئایا ئەم زانیاریانە پشتڕاست دەکاتەوە ئایا چەکدارانی داعش لەخۆ ئامادەکردن بۆی پەلاماری ناوچەکانی تری کەرکووک بدەن؟ لە ڕاستیە چەکدارانی داعشش ئەو سۆپرمانە نین بتوانن لە 6 جێگای یەک لەسەر یەکەوە پەلەمار بدەن ئەوان ئێستا لە شەڕێکەوە تێوەگلاون لە منتیقەی مووسڵ و ئەمڕۆژ لە منتیقەی مەخموور شەڕ دەستی پێکردووە شەڕ هەیە بۆیە لە دیالە و لە تکریتی شەڕ هەیە لە سلێمانبەگ و لە ئامرلی شەڕ هەیە لە منتیقەی حەمرین و سەعدیە تا جەلەولا شەڕ هەیە بۆیە پێم وانییە ئەوان بوو بێتن بۆ سۆپرمانەی لە هەموو جێکایەوە بکەن بەڵام وەک ئەڵێن دوژمنە بێ حەزەری لێ بکەین ئەگەرنا هیچ معلوماتەکان بەو شێوەیە مواشەت بەوە ناکا کە ئەوان بێن لە سنگەرەکانی ئێمەوە نزیک بێتنەوە پەلەماری هێزی پێشمەرگەی کوردستان بدەن. بەڵێ کاک ڕەسوڵ ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردووە بۆتە باسی ڕاگەاندنەکان ئەو شەڕ و پێکدانەیە کە لە ناوچەی مووسڵ ڕووی داوە ئەگە بە کورتترین وەصفی ئەو شەڕانەی ناوچەی مووسڵ بکەین بەڕاستی لە مووسڵ چی ڕووی داوا داعش بۆ شێوەیە پێشڕەوی کرد؟ وڵی لە شەڕ ئەوە ممچینە تۆ لەگەر جەماعەتێ چەکدارە شەڕەکەی ئەوان ئێستا قوارەیەکی هێزیان هەیە و قوارەیەکیان لە بەردەسایە لە شەڕە ممچینە جاروایە دوژمنەکەت دێ منتیقەیەکە گرێ سەرکەوتن بەدەست دێنێت تۆ شکستە خۆی جاری جوایە عەکسە بێتەوە هجوومەکان دوژمنەکەت شکستە خوا ئەوەی لە مووسڵ ڕوویدا بەداخەوە پێشەوەی بچمە سەر باسی ئاسکەریەکە کارەساتێکی ئینسانی گەورە لە خوشک و برایە زیدیەکانمان بەسەریان هاتووە لە شنگار خەڵکیان لێ کوژراوە ڕەنگە بە کۆمەڵش لیان کوژرابێ ئەمە جێی داخە بەڕاستی ئەوە بۆتە ڕخێکی ئەستور لە ناو مێشک و دڵی هێزی پێشمەرگەی کوردستانە ئەوەی کە بەو شێوەش پێشمەرگە لەوێ ساحبی کردووە وردکاریەکانی من نایزانم چونکە ئەو قاتعی من نییە بۆیە بە بۆچوونی من نەبوو بەو شێوە
پێشی ئەو هێزە بەردرا بواە و شوێنە لە بگیرا بواە. بەڵێ وەسا ڕسوول بە پێ زانیاریانی کە لای تۆیە لە شەڕ و ئاڵۆزیەکانی ئەم ئێواری ناوچەی مەخمورە کێ دەست پێش خەر بووە ئایا داعش هێرشی کردویان هێزی پێشمەرگەی کوردستان هێرشی کردو دەسەرەوەت ئەوان نزیک بوونەتەوە لە هەندێ دێ لە منتقی قوشقایە و ئەوانە ئەو دیانەش چۆڵە لە بینی هەردوو لایە بەڵام وردە بەرەوە گوندانە هاتوون کە کوردی تایە هێزی پێشمەرگەی کوردستان لیانی داوە لێدانێ باشش لیانی داوەی کە معلوماتی لای من بێ لە قۆڵی زۆرتر هێزێکی کە لیوا تایبەتەکەی جنابی کاکۆسرەت لەوەیە لە شەڕەکەیە بوونە لەگەر لیوای دەیە سەر بە وەزارەتی پێشمەرگە ئەو هێزانە دەستێکی باشیان وەشاندووە و کوژرا و برینداری جاعشیش لەبەردەستا هەیە و تونبێلێکی سوتاوشیان لەبەردەسایە. بەڵێ وەسا ڕسوول بە درێژایی نزیکەی 1050 کیلۆمەتر سنووری هەرێمی کوردستان لەگەڵ چەکدارانی داعش لە تاکە قۆڵێک کە چەکدارانی داعش پێشڕەویان تیا کردووە ئەو ناوچانەیە کە لە مووسڵ پێشڕەویان تیا کردووە ئەمە غافڵگیریەک بوو ئەمە ناوی بنین جۆرێک لە بێپلانی یان بڵین هێزی پێشمەرگەی کوردستان لەو سنوورەوە احتیاطێکی ئەو تۆی نەخستە بوو و حسابی ئەوەی نەکرد بوو کە داعش بۆ هێزە گەورەیە و بۆ چەکی قورسەوە هێرش بکاتە سەریان. ئەگەر تەمەشای ئەو فۆتۆگرافیایە و ئەو جوغرافیایە بکەین لە منتیقەی زمار تا دەگاتە ڕەبیعا لەوێشەوە تا دەچێتەوە شەنگار لە ڕاستیە منتیقێکی زۆر ئاڵۆزە تێکەڵاویەکەیە لە بینی ئەو گوندە عەرەب نشینانەی کە هاتوونەتە پشتی هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئەو گوندانە زۆربەی زۆریان هاوشانی داعش چەکیان هەڵگرتووە لە کاتی شەڕەکەیە توانم بڵێم شارە نووسۆکانیان لە پشتەوە تەقیان لە هێزی پێشمەرگەی کوردستانیش کردووە. ئەو جوغرافیایە جوغرافیەکی ئاڵۆزە و زۆرش بەرفراوانە بۆیە دەکرێت بڵێم جوغرافیا بەشێکە لە هۆکاری شەڕەکە. خاڵی دووەمی ئەو احتیاتەیە کە تۆ باست کردە بۆیە احتیاتی زیاتر بکرا بواە و بەڕاستیەکەشی من دیسان تاکی دەکەمەوە لە سڕی ئەو پاشەکشێ گەورەیە نازانم چی بووە لە برادێک بپرسی کە لەوێ مەسوول بێ باشە. بەڵێ باشەوە سا ڕسوولانی ئەمە باسی احتیاتی هێزی پێشمەرگەی کوردستانمان کرد لە قاتعی کەرکووک و لە پارێزگای دیالە ئەم احتیاتە خراوە بۆ ئەوەی ئەگەر لە ناکاو چەکدارانی داعش بە چەکی قۆرس بە هێزێکی گەورە و هێرشیان کرد نەتوانن پێشڕەوی بکەن. لە قاتعی کەرکووک من مەسوولم لێ و لەوێش هێزەکانی احتیاتم بە چاوی خۆم بینیوە احتیاتەکە زیاد لە تەوەقع خراوە احتیاتێکی بەهێز هەیە هێزێکی ئەسناد و پشتیوانی بەهێز هەیە هێزی پێشمەرگەی کوردستان باش سەنگەری خۆیان قایم کردووە سەنگەری باش دروست کراوە بۆیە لێرە من بە تەمینیەوە قسە بۆ ئێوە بۆ خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستانی شەکەم کە توانای ئەویان نابێ یەک بست بێنە پێشەوە. بەڵێ وەسا ڕسوول ئەوەی کە ئەیبینین لەم کاتەیە هەرێمی کوردستان بە گشتی کەوتۆتە ناو جەنگەوە لەگەڵ چەکدارانی داعشە بەڵام ئەوەی کە هەستی پێکرێت لە بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشێک لە ڕاگەاندنەکان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ خەریکە جۆرێک لە گرژی دروست دەبێت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. پێ وایە کە ئەمە کاریگەری لە سەورەی پێشمەرگەدا ئەنێت لە بەرەکانی پێشەوەی جەنگ؟ وەڵا کاکە ئەمە دوورە لە ڕاستیەوە ئەوە ڕاست نییە تۆڕە فەیسبوکەکانی نووسێر کەسێکی نووسێەوە ڕای شخصی خۆیانە ئێمە هێزەکانمان ئێستا هێزی تێکەڵاوە لە وەزارەتی پێشمەرگای ڕێکخراوەتەوە پێچێتی تایە پارتی تایە خەڵکی ترشی تایە هەمومان لە سنگەرێکا خوێنە ڕێژین من چاوی یەکە بە یەکەی پێشمەرگە ماچەکەم پێشمەرگە نەجۆی بەو تۆڕە کۆمەڵایەتیانەیە و نەجۆی بۆ قسانەشە لەم لاولولا ئەکرێ من ئەوەی کە تێبینیە کە متەحلیلی من بۆ ئەوە دوورە لە ڕاستیەوە چونکە ئەو فەرمانەی سەرۆکی هەرێم دەری کرد کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانیشە زۆمنیەن بەیانەکەی مەکتەبی سیاسیش یەکێتی نیشتیمانی کوردستانش پشتیوانی کردووە لەبەرەوە ئەوە ڕاست نییە ینی ئەوە قسەیە کە ڕەنگە هەندێک منداڵ و ئەو هەڵیان بەست بێ. بەڵێ وەسا ڕسوول لە قاتعی کەرکووک باسی ئەوە کرا کە لە ماوەی ڕابردوودا بڕێک چەکی پێشکەوتوو گەیشتووە بە هەرێمی کوردستان هیچ یەکێک لەو چەکانە هیچ بڕێک لەو چەکە گەیشتووەتە قاتعی کەرکووک بۆ پاراستنی؟ ئێمە خۆمان چەکی پێشکەوتومان لەلایە هەرو چەکانەی پێشومان لەلایە ئەو چەکانەی کە لە 2023ەوە لە جێشی عێراقی گرتومانە و پاراستومانە لای هێزەکانمانە چەکی گەورەیە و
بەدەیان دەبابەمان لەلایە ئەو چەکانەشی ئەم جارە لە هێزی شکاوی عێراقیش دەستمان کەوتووە ئەوشمان پاراستۆ و لە لامانە لەبەرەوە ئێمە جارێ بەم ئەم چەکانەمان بەدەستەوە ئەو چەکانی کە باز دەکرێت هێشتا نەگەیوەتە لای من لە کەرکووک. بەڵێ لە ڕووی چەکەوە چەکدارانی داعش لە قاتعی کەرکووک دەتوانین بڵین چەکی پێشکەوتویان پێ؟ هەمان شێوەی چەکمانەیە هەردوو لامان چەکەکانمان چەکە کۆنەکانی عێراقا چەکی جێشی عێراقە چی لە 2023 دەستمان کەوتوێ و چ لە دوای ئەم هینەی تێکشکانی جێشی عێراق دەستمان کەوتبێ چەکەکانیان لێمە پێشکەوتوتر نییە نەخێر ئێمە دەبابەمان لەوان زۆرترە ئێمە تۆ حکوومەتفائی گەورە لەوانش ماهرترین ئەوان لەوانە زۆر ماهرنین بە پێی تەجروبێ و شەڕانی کە پێشتر لەگەڵمانە کردویانە نەیانتوانیوە تۆپەکانیان هەدەف بێنێ یا دەبابەکانیان کاری پێ بکرێ بە عکسەوە هینەکان ئێمە کاریگەرتر بوونە. بەڵێ لە ڕووی ژمارەوە پێ وایە کە چەکدارانی داعش زیاتر نیگایان خسۆتە سەر ناوچەی مووسڵ و دەوروبەری یان سەر کەرکووک و دیالە. ئەوان دوژمنی میلەتەکەمانن نیگایان خسۆتە سەر هەموو شوێنێک بە پێی استراتیژێتەکەی خۆیان دەیانەوێت هەموو جێگایە کۆنتترۆلکەن و بیگرن و کاولیکەن ئێستا لە مووسڵا ڕەنگە سبەی لە دیالێ سبەی لە کەرکووکە لە شوێنێک بەڵێ مەبەستم ئەوە بوو کە وەسا ڕەسوڵ بە بڕای ئێوە ئایا داعش مووسڵی بەلاوە گرنگترایان کەرکووک؟ هەردووچی بەلاوە گرنگە. تا چەند ئەو هۆزە عەرەبانەی کە ئەکەونە باشووری کەرکووکەوە ئەتوانین بە مەترسی وەسفیان بکەین لە کاتێکە لە هەندێک لە پێیجەکانی سەر بە داعش خۆیان بڵاو کراوەتەوە کە بەیعەتیان بە خلافەتەکەی داعش داوە. ئەو هۆزە عەرەبانە دوو بەشن بەشێکیان کەوتوتنە پشتی هێزی پێشمەرگەی کوردستانەوە لە کەرکووک و ناو کەرکووک و بدەیەکانی دەوروبەری نیشتەجێنە کاوانە بە ڕۆژگارە دێنە لای ئێمە و سەردانمان دەکەن و بەدەم هیچیان نێشتۆتەوە نازانین لە کردەوەی ژێر عەباکەشیان چی هەیە ئەوانەشی کەوتونەتە قۆڵی ئەوانەوە بێگومان ئەو داعش زەختی بۆ هێناون داعش ترسی بۆ هێناون بە ترس و بە زەخت و بە زۆر چەکی پێڵگرتوون بازێکیان بەعێتیان پێکردوون بەڵام زۆرشیان هەڵاتون زۆری لە پیاوە ماقول و جاهەکانیان نەبینین ئێمە بەم ڕۆژگارە بەلای ئێمە بخۆێن و خێزانەکانیانەوە دێن و تێپەڕن یا بۆ هەولێر یا بۆ سلێمانی بۆ نمونە شاری تکریت کە گەورەترین شارە یەک ماڵیشی تیانە ماوە هەمووی ڕایکردووە هاتووە بۆ منتقی کوردستان ئەمە بە عەشایری و بە ڕۆڵەکانیانەوە بە گەنجەکانیانەوە هەمووی هاتوون لە منتقەی حەویجە و دەوروبەری دێزگەی 30,000 عایلە ئاوارەی ناو کەرکووک بووە بۆیە پێم وانییە هەموو ئەو عەشایرە عەرەبانە تەییدی ئەو سیاسەتە بکەن لە منتقەی داقۆق ئەو عەشایرە عەرەبانە لەگەڵ عەشایرە کوردەکانە زۆر تێکەڵ و ڕێک و ئەوە نەبەیەکەوە دانیشت ئەوان دێن هەردوو لایەن بۆفت دروستەکەن زەخت لە ئێماکەن تکایە باشەڕ نەبێت تکایە پەلەماریان مەدەن. بەڵێ کەواتە ئەو عەشایرانە ئەتوانین بۆکو مەترسی سەیریان نەکەین لە باشووری کەرکووک. ئەگەر پۆڵێریان بکەین بەشێکیان لەگەڵیانن بەشێکی زۆرشی لەگەڵیان بەشی زۆرتریان لە کام لایەن بەشی زۆرتریان بێلایەن مەوقیفی خۆی ڕاگرتووە بێلایەن ئەمانە هیچ ئەگەرێک نییە بۆەوەی کە ینی خیانەت لەو وعدەی خۆیان بکەن کە بە هێزی پێشمەرگەی کوردستانیەدەن. وڵایی جاوان ئێستا بەدەموان و بەکردەوە لە ڕێگای هین کەناڵەکانی عەشایری کوردیەوە ئەم جوابانە ئەنێرن و خۆیان وا دەرەخەن بەڵام خۆیتر ئەو کاتەشکە عادەتەن هێزێکی عەفەوی هەیە بەردەوام لەگەڵ هەر لایەنێکایەکە لە سەرکەوتن نزیکە بێتەوە جاچی بۆ تاڵانی بێچی بۆ خۆ دەرخستن بێ لەو کاتەیە خۆیان دەرەخەن بەڵام هێزی منەزەم نینە و هێزانە. بەڵێ بینەرانی بەڕێزەمەوە بە بیرتان بێنمەوە لەم ڕووماڵە تایبەتەدا بە سوپاسەوە وەسا ڕەسوڵ بەرپرسی ژووری عەمەلیاتی باشووری کەرکووک ڕاستەخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵماندایە هەروەها بڕیار بوو کە کاک نەجات عەلی بەرپرسی لقی 23 پارتی دیموکراتی کوردستانیش لە شاری مەخموورەوە ڕاستەخۆ لەگەڵماندا بێت بەڵام لەبەر ئەوەی کە کاک نەجات عەلی لە ناوچەیەکدایە کە شەڕی تێدایەوە سەرپەرشتی شەڕەکە دەکات بۆیە لە مەوعیدی بەرنامەکەمان دوا کەوتووە و ئێستا لە ڕێگەدایە کە بێت بەشداری لە بەرنامەکەدا بکات ئێمە لەگەڵ وەسا ڕەسوڵ بەرپرسی ژووری عەمەلیاتی باشووری کەرکووک لەگەڵتان بەردەوام ئەبین. وەسا ڕەسوڵ ئەوەی کە زۆر باسەکرێت ئەوەیە کە چەکدارانی داعش لەو ناچانەی باشووری کەرکووک و لە پارێزگای دیالە و تەنانەت لە نینەوە و سەلاحەدینیش
تەنها خۆیان نین و بەشێکی زۆری گەنجەکانی عشیرەتە سنیەکانیشان لەگەڵدایە کە ئەمانە هاوسۆزن لەگەڵیان باسیەوەکرێت کە بەشێکی زۆر لە ئەفسەرە کۆنەکانی سوپای عێراق لە ڕیزەکانی داعشدان و ئەمانە سەرپەرشتی جەنگەکان دەکەنەوە بە تایبەتی لە ڕەسەدی هاون و تۆبدا ئایا ئەمانە بوونەتە مای مەترسی لەناو هێزێکی وەکو داعشدا یان بەپێی ئەو زانیاریانەی کە لە بەردەستی ئێوایە ئایا تا چەند ڕاستەکە بەشێکی زۆری ڕۆڵەکانی هۆزە سنیەکان هاوسۆزن لەگەڵ داعش و بەشی زۆری ئەفسەرە کۆنەکانی سوپای عێراقیش هاوسۆزن لەگەڵیان و هاوکاریانەکەن ئەزانی کاکە ئەمە دەرەنجامە ئەمە دەرەنجامی ئەو هەموو نەعەدالەتەیە کە جێشی عێراقی پێشتر بەرامبەر بە خەڵکی دانیشتوانی سنووری حەویجە یا تکریتی ئەو ناوەی کردووە و خزمەت نەکراون وەکو پێویست و ڕقێکی زۆریان هەڵگرتووە بەرامبەر بەو حکوومەتەی کە لە عێراقا حکومی عێراقی کردووە و بە تایبەتی جێشەکەشی لە دەرەنجامی هەموو ئەمانە ئێستا نێزگەی 20 فەسایل دروست بوون یەک فەسایلی چەکدار نین لەناو هەمووی کە ئێستا ڕاستە بە داعش ناویان دەکردەوە بەڵام فەسایلەکانی تر هەن لەگەر داعشە ئەوەندە کێشیان هەیە ئەوەندە کێشیان هەیە گەر یەک ڕۆژ شەڕ نەبێت دووەم ڕۆژ خۆیان بەخۆیان شەڕەکەن بۆیە ئەو کوڕە گەنجانەی کە لە ناو عەرەبی شاچەکیان هەڵگرتووە وەک باسم کرد بەشە زۆریەکەی نییە و مەترسیش نین چونکە هێزێکی نامونەزەم و ناڕێکن ئەوانەی کە جابتە کۆنەکانی جێشی عێراقن ئەوانش قسمێکیانن کە ئەوانەی لە سووریا بوونەیە لەگەر نەقشبەندیە لەگەر باسیەکانە بوونە ئەوانە چەکیان هەڵگرتۆتەوە ئەگەر نا کەسانی تر زۆربیان وا ڕاکەن بە سەدان بە دەیان هەزار زابط و پیاوی سوپا و ئەمنی کۆنی عێراقی و نازانم مخابرات و چیچی ئەوانە ئێستا هەمووی وا لە سلێمانی هەولێر کەوتونە یاخود لە دەیەکە خەریکی فەلاحەتن مەرجنی ئەوانیان هەمووی لەگەڵا بێ با ئینسان ئەوەندە ئەوە نەکا من ناڵێ بدوشم بەکەم سیر بکرێ ئەو عەدەدە ژنین چونکە هەموو ڕەبیەکانیان کە لە بەرامبەر ئێمە دەیان بینین کەمن ڕەبیان هەیە 5 کەسی تایە تا 10 کەسی تایە هێز احتیاتەکانیان کە بەرەو شەڕ هەنگاو بنێ ئەوەیان شتێکی ترە جار وایە 20 سیارێکەوەکەنەوە من لێرەوە باسی یەکەم و ئەشیڵێم و مەسئولم لە قسەکەی خۆم داعش ئەوەی دەوێت شەڕیان بکەیت شەڕیان بکەیت زوو ئەشتێنەوە توانای یەک بزاتنە پێشەوەیان نییە بەڵێ باشە بەڵام کاک ڕەسوڵ ینی ئاماژەت بەوەدا کە داعش هێزێکی ڕێکخراو نییە بەڵام لە چەمبەرەیەکە ئەبینین کە پێشڕەویەکەن وەک باسم کرد ئەبێ شەڕیان بکرێ لەو شوێنانەی کە پێشڕەویان کردوە تەقیان لێ نەکراوە لە هەر کوێ تەقیان لێکرا بێت داعش شکاون ینی لە شنگال لە ناوچەی شنگال و لە زومار تەقە لە داعش نەکراوە بۆی پێشڕەویان کردووە لە شنگار و لە زومار شەڕ نەکراوە ڕۆژێ پێش ئەوە شەڕ هەبووە لە هەموو لایەکەوە شکاونەتەوە پێشەوەی بگەنە زومار شکاونەتەوە لە چەند جێگایەکی تر شەیدی پێشمەرگە هەبووە شەڕ شەید هەبووە نیشانەوەی شەڕ هەبووە بەڵام دوای ئەوەی کە لە کەسێک سەرکەوتنیان بەدەستێناوە لە شنگار و لە زومار بەبێت تاقات چوونەتە پێشەوە بەڵێ کاک ڕەسوڵ تا چەند پێدوایەکەوە تاکتیکێکی هێزی پێشمەرگی کوردستان بۆ وەک باسم کرد ئاگام لە وردکاری قەرارەتەکانی نییە بەڵام ئەگەر تاکتیکێکیش بوو بێتن ئەشێ ئێستا هێزی پێشمەرگی کوردستان لە خۆڕێخستنەوەیە ئەگە تێری بینی بکەن ئەمڕۆ دوێنێش ئێزەکان لە پێشڕەویدان بەرە و بەرزاویەکانی پشتی زمارەوە و نزیکیش بوونەتەوە لەگەر ئەو هێزانی پێدەیە کە ئەوان قارەمانانە و دەستخۆشانە لێرەوە پێم خۆشە چاوی یەکەیەکیان ماچ بکەم دەوری کاریگەریان بووە لەسەر پاکردنەوەی داعش لە ڕەبیعا و هەروها گوندەکانی دەوروبەری سن و نێو تا دیزیکی شنگالش کە ئەوان ئێستا لە پێشڕەویان و هێزەکانی ئێمەش لە منتیقەی تلچێفەوە دەستیان بە هجوم کردووە هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا نزیک بوونەتەوە لە ئەوەی پێدەوترێ بەردینێ بەرەو زەمار پێشڕەویان کردووە بەڵێ زۆر باشەوە سا ڕەسوڵ بوون و تۆ بینەرانی عزیز پشوویەکی کوردووە دەگرین و پاژەم پشووە کورتە بەردەوام بین لە گفتوگۆکەمان بەڕێزان پاژەم پشووە کورتە گەڕێنەوە لاتان بەڕێزان جارێکە سلااوان لێبێت بەردەوامین لەسەر ئەم ڕووماڵە تایبەتەمان لەسەر گرژۆ ئاڵۆزیەکانی نێوان هێزی پێشمەرگی کوردستان و چەکدارانی داعش بە سوپاسەوە سا ڕەسوڵ بەرپرسی ژووری ئەمەلیاتی باشووری کەرکووک لە شاری کەرکووکەوە ڕاستەخۆ لەگەڵمانە هەروها بڕێر بوو
کە بەڕێز نەجات عەلی بەرپرسیلەقی 23 پارتی دیموکراتی کوردستانیش لە شاری مەخمورەوە ڕاستەوخۆ لەگەڵماندا بێت بەڵام لەبەرەوەی بەڕێزی لە ناوچەکانی شەڕە لە ئێستادا بەڕێگەوەیە بۆ ئەوەی بەشداری لە بەرنامەکەماندا بکات. وەسا ڕەسوڵ جارێکتر سڵاوت لێ بێت. ئەوەی کە ئێمە ئەیبیسین تەنها لە هەندێک لە ڕاگەیاندنەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە باز دەواکرێت کە شەڕوانانی یەکینەکانی پاراستنی گەل بەشداریان لەو شەڕەدا کردووە بەڵام هیچ مەزدەرێکی ڕەسمی وەزارەتی پێشمەرگی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژە بۆ نادات کە شەڕوانانی یەپەگە بەشداریان لە شەڕەکاندا کردبێ. هۆکاری ئێمە چییە؟ ئەگە دووبارەی کەیتەوە باش دەکەم نەبیست. وەسا ڕەسوڵ پرسیاری ئەوم کرد کە ئێمە لە هەندێک لە دەستگاکانی ڕاگەاندن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەندێک لە وێبسایتەکان ئەبیستین کە شەڕوانانی یەپەگە بەشداریان لە شەڕەکانی ناوچەی ڕەبیع و شنگالا کردووە بەڵام وەکو لایەنێکی ڕسمی تا ئێستا هیچ شتێک لە لایەن وەزارەتی پێشمەرگی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەم بارەیەوە نەوتراوە. ئایا ئەمە مانای ئەوەیە کە تەنسیقێک نییە لە نێوان شەڕوانانی یەپەگە و هێزی پێشمەرگی کوردستانە؟ پێچێ تەنسیقەکە وەکو پێویست نەبێت لە نێوانیانە چونکە ئەوان بەناو ئەوەی کە کراستە کوردن و کوردی دڵسۆزن بەڵام کوردی پارچەیەکی ترن لە ڕووی دووەلی و قانونی و ئەوانەوە هەندێک حساباتی لەسەرا بەڵام کاکە ئەمڕۆ تەنسیقە بەیانە بێ هیچ شتێک ناشاردرێتەوە ئەوە کامیرەکانی ئێوە و ئەوە ڕاگەیاندن و ئەوە تۆڕەکانی فەیسبوک و ئەو موبایلەکەی دەستی خەڵک شایدن ئەوەی کە بەڵێ یەپەکە بەشداری شەڕی کردو و شەڕی باشی کردووە. بەڵێ پێت وایە تا چەند دەوریان هەبووە لە پاراستنی بەشێک لەو ناوچانە بە تایبەتی لە ڕەبیع و لە زومار تا چەند دەوریان هەبووە لە پاراستنی ئەو ناوچەیە و خەڵکی ئەو ناوچەیە؟ هەر زۆر دەوری باشیان هەبووە ئاوارەکانیان بە شێوەیەکی باش لە چیای شنگال ڕزگار کردووە و لەو دەور و بەرە ئەگەر ئەوان نەبوونایە کۆمەڵکوژی زۆر گەورە ڕوویەدا و چالاکی باشیان هەبوو بەرامبەر بە داعش و خۆشیان کۆمەڵێک شەهیدیان بەخشیوە لەو پێناوەیە. بەڵێ وەسا ڕەسوڵ ئایا تێکەڵی ئەو ناوچەیە ینی هاوسنووری لەگەڵ ڕۆژئاوای کوردستان ئەمە هۆکار بووە بۆەوەی کە یەکینەکانی پاراستنی گەل زوو بە زوو بگەنە ئەو ناوچەیە و بەفرێ ئەو خەڵکە بکەون یاخود نەخێر ئەوان هەرخۆیان ئامادە کردبوو بۆی کە شتێکی لە شێوەیە ڕووبات و فرای بارودۆخەکە بکەون؟ ناکاکە ئەوە لە ماوەی دروستبوونی گرژی و ئاڵۆزیەکانە ئەوان لەو ناوچەیە تەواجودیان هەیە چونکە داعش لێەوە زۆر جاران وسوێتی پەلەماری حەسەکە بدا حەسەکە و ڕەبیعات سنووریان نییە قەت بەیەکەوەن نزیکن لەیەکەوە بەلای هێزەکانی داعشەوە سنووری حەسەکە و بۆ دیوی تەلکۆچەر و ئەو دی و شوێنێکی مهمە ئستراتیژیان دەیانوێت کۆنتترۆلی بکەن بۆیە ئەوان لە شەڕا بوونە پێشتر لەگەڵیانە زۆرتر مەسلەی تێکەڵاوی سنوور بووە کە ئێستا و سنوورە دەستکردە شکور لە هەندێک جێگاوە نەماوە بۆیە توانیویانە ئەوان ناوچەیەکی تری کوردستانیش بگرنە خۆیان و دیفاعی لێ بکەن. بەڵێ وەسا ڕەسوڵ سەبارەت بە گرژی و ئاڵۆزیەکانیم ئێوارەی شارۆچکەی مەخمور تازەترین زانیاریە کە لە لای تۆ بێ چییە؟ ئایا کێ پێشڕەوی کردو؟ هێزی پێشمەرگی کوردستان پێشڕەویان کردووە؟ قوربانیەکان لە چه ئاستێکدایە؟ وڵی ئەوەندەی من هێشتا بە ڕسمی هەموو بەرەکانم وەرنەگرتووە بەڵام ئەوەندەی کە لە ڕێی تەلەفۆن و فەرماندەکان و ئاگادارم هیچ لایەک پێشڕەوی نەکردووە ئەوان هاتوونەتە هەندێک شوێن و شکاندراونەتەوە چوونەتەوە جێی خۆیان هێزی پێشمەرگا لەسەر شوێنەکانی خۆیان وەستاون قوربانیش ڕاستیەکەی من نەمبیستوە شەهید هەبێ بەڵام ئەوەندا زانم چەند بریندارێکەیە. بەڵێ وەسا ڕەسوڵ سەبارەت بە ڕۆڵی بەشێک لە ڕاگەیاندنەکان بە تایبەتیش لە محۆری کەرکووک کە شوێنێکی هەستیارە بە شێوەیەکی گشتی ئەدای ڕاگەیاندنەکان چۆنە بینی تۆک و فەرماندەی ئەو قاتعە ئایا بڵاوکردنەوەی هەموو زانیاریەک لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان لەسەر جۆری ئەو شەکانەی کە پێیانەوە بەکاری ئەهێنن لەسەر ژمارەیان لەسەر سەنگەرەکانیان لەو ناوچانەی کە لێین ئایا ئەمانە لە ڕووی سەربازیەوە کارێکی دروستە؟ من ئەمە ئەکەم بە دوو بەشەوە یەکەم پێم خۆشە سوپاسی هەموو کامیرەمانێک و هەموو ڕاگەدنکارێک بکەم کە
دڵی لای پێشمەرگەیە دەیەوێت بێ سەر پێشمەرگە بەسەر بکاتەوە لە جەژنەیە بەیانیان جەژنە پیرۆزیان لەگەڵاکە لە کاتی شەڕە کامێرە هەبووە هاتۆتە لاو جەبهەکانەوە ئەمە نیشانەی ئازایەتی و دڵسۆزی و کوردبوون و کوردایەتیانە لایەکەی تریکە بەشێکە من بازێ جار بە سلبی راپۆرتەکانیانە بیرم زۆرم پێ ناخۆشە لە ڕاستیە هەندێک جار لە ناخی خۆمە ئەڵێم ڕەنگە ئەمە ناڕاستە خۆ خزمەتی دوژمنەکانمان بکە ناکرێت کامیرەمانێک لە بۆ ئەوەی سەفقەیەکی سەحافەی خۆی بەهێز بکە بێ ناو سەنگەرەکانی من پیشاندا بۆی دوژمن لە ڕێ ئەو سەنگەرەوە بەیانی ئەحداساتەکەی وەرگێ هاوەنێک یا تۆپێک تێگرێ و پێشمەرگەیەک لە سەنگەرەکەی بریندار بکە یا شەهیدی بکە وە لە لایەکی تریشەوە زۆر جاران هەواڵی ناڕاست بڵاوەکرێتەوە ئێمە ژوورێکی عملیاتمان هەیە لە باشووری کەرکووک لە ڕۆژئاوای کەرکووک و ژوورێکی تری عملیات هەیە لە دووس ژوورێکی تری عملیات هەیە لە منتیقەی قەرەتەپەوەوانە و تا خانەقین و تا مەخمور و تا دەگاتە ئەموو ژوورەکان دابەش کراوە دەبێت ئەم کامیرانە بێن لەگەر ژووری عملیاتە تەنسیق بکەن بۆ ئەوەی قسەکەری ژووری عملیاتمان هەیە یاخود لێپرسراوی ژووری عملیاتەکان قسەیان بۆ بکەن یا هەر فەرماندەیە کە پێویست بێ ئێمە بینێرینە لایەن قسەیان بۆ بکەن کەچی ئەوان ناڕاستەوخۆ لە ڕێگای ئێمەوە نایەن دەچن پەیوەندیەکەن بە خزمێکیانەوە بە کەسێکیانەوە بەڕێی تەلەفۆنەوە بە واستەی ئەم و ئەوەوە دەگەنە ناو سەنگەرەکان و چەکە گەورەکانیشمان جاروایە تەسویرەکەن و وا ئەزانن شتێکی زۆر مهمەکەن بەڵام کاکە ئەمە لە ڕووی استخباراتیەوە بۆ هەواڵگری عسکەری ئەوانش ئێستا بێگومان دەیان ئەفسەری هەواڵگریان هەیە بۆ ئەحداسیات خراپە بۆ هەموو عینێکی عسکەری خراپە بەڕاستی بۆیە من لەمەیانە زۆر گلەیم لە هەندێک لەو کەناڵانە هەیە و جاروایە بە تەلەفۆنش خۆ قسەم لەگەڵ کردوون جۆرێک لە قسەشمان تند بووە لەگەڵیانە پێشمان ناخۆش بەوە ئاڵین ووا ئەەکەین بەڵام هیوادارم ئەم پرسیارەی تۆ و لە ڕێ ئەم تەلەڤیزۆنەی ئێوەوە ئەو کامیرەمانانە ئەوەی جۆی لێمە بیکەن بە قاعدە بێن لە ئەوەی ئەوان دەیانەوێت معلوماتیە فەرمو بەسەر چاو ئێمە خەریتەمان هەیە لە ژووری ئەمەلیاتەکان لەسەر خەریتە شەرحەکەی بۆەکەین چیت بۆ پێویستەکە و بچێ عەرزی حەی پیشان بە دوژمنەکەم بدە ئایا ئەوە خزمەتەکە نەخێرنە وەڵا خزمەت ناکە و زەرەری زۆریشمان لێدە بەڵێ بەڵام وەسا ڕەسوڵ ئەمە پێدوانیە بە جۆرێک لە جۆرەکان ینی کێشەیەکی وەزارەتی پێشمەرگە و میحوەرەکانی جەنگیشی تایە بۆ نمونە تا ئێستا نازانرێت کە وتەبێژی قاتعی کەرکووک کێیە کە ڕاگەاندنەکان پەیوەندی بە وتەبێژەوە بکەن و لێدوان و هەواڵ و زانیاریەکانیان لەو وەربگرن قاتعی دیالە بە هەمان شێوە مووسڵ بە هەمان شێوە یعنی ئەگەر ئەم قاتعانە لە ناوخۆیانە وتەبێژ بۆ خۆیان دابنێن و هەیئەتێکی تایبەت دابنێن بۆ پەیوەندی لەگەڵ ڕاگەاندنەکانە کە ڕێنوێنیان بکەن بیان بەنە پێشەوەی بەرەکانی شەڕوە لەکوێیانوێت تەسویری ئەو شتانە بکەن کە دوژمن ناتوانێت سوودیان لێ وەربگرێ بۆ تا ئێستا ئەمە نەکراوە لە ڕاستیە لە قاتع ئاسکەریە باش نییە زۆر تەسریحات بدرێ بۆ ڕاگەیاندن ئێمە نازانم ئێمە دەمانوێت کار بکەین کردەوە بکەین شەڕ بکەین یا بەردەوام لەسەر شاشەکان بین وتەبێژمان هەیە بەس کاکە ئەو پرس بە ئێمە ناکە پرس بە وتەبێژەکەش ناکە تێپەڕێ بە سارێکەوە سیرەکەین وا لە جەبهەکەیە ینی کێشەکە لەوەیە ئەگەر بەبێ ئاگاداری ئێمە دەچێت فەرماندەیەکی فەوت خزمێتی فەرماندەیەکی سریە خزمێتی فەرماندەیەکی دیوە ناسیاوێتی ئەچێ بۆ لای کە کابیرش بچێ عادەتەن بۆتە دیاریدەیەک خەڵک پێی خۆشە لەبەرەوە نایەن بەو بەرنامەی بەڕێی قهینی خۆیانە ناڕۆن ئەجینە هەر زانیارییان دەوێت با بێنێ مەیان دەینێ جار وایە تەلەفۆنت بۆکەن بۆ نمونە ئەمڕۆ دووسێ لە کەناڵەکان تەلەفۆنیان کرد ئەمانوێت تەسریحمان بۆ بدەی کاکە من وا لە ناو سەنگەرەکانە خەریکی چاکردنی سەنگەرم بێگومان لەم کاتەیە ڕەتیەکەیتەوە تۆ خۆداکرد لە سەنگەرەکەشتی پێ بڵێ بۆیە ئەم گرفتانەمان هەیە لە ڕاستیە لەگەر کامیرەمانە هیوادارم هەرچێکیان پێویست بوو تەلەفۆنی ئێمە کراوەیە لەلای هەمویان هەیە با ڕوومان تێ بکەن قسەیان بۆکەین و معلوماتەکانیان نەدەیرێ بەڵێ ینی وەسا ڕەسوڵ قسەکەی من لەسەرەوە بوو کە هەیئەتێکی تایبەت دروست بکرێت بۆ نمونە ئەوانەی کە لەناو هێزی پێشمەرگەی کوردستانان و حەسێکی ڕۆژنامەنووسیان هەیە هەیئەتێک لەمانە دروست بکرێت بۆ پەیوەندی لەگەڵ ڕاگەاندنەکانە هەر ڕاگەاندنێک بەبێ ئاگاداری بەبێ مۆڵەتی ئەم هەیئەتە ئەعلامیە هاتە بەرەکانی جەنگەوە بۆ نمونە ڕێگەی پێ نەدرێت ئەم هەیئەتە دروست بکرێت ڕەنگە کاراسانی هەم بۆ ئێوە هەم بۆ ڕاگەاندنەکەی چکە ڕاگەاندنیش مافی خۆیەتی کە هەواڵ و زانیاری و وێنەشی دەست بکەوێت تەنانەت بەڵێ ئێمە پێشنیارەکەت پێشنیارێکی باشە بەڵام بێگومان ئێمە تا ئێستا ماوەیەکی کورتە
ئەم مەحورانەمان دامەزراندووە و هەتا جێگا و ڕێگاشمان ئێستا کەمە ئەو هەیەتانەدا بمەزرێنین و خەریکین مقڕێکی تازە ئێمە دروستەکەین وەک لای خۆمان باسەکەم کە ئەچینەوێ بەڵێ هەیەتێکی ئەعلامیشمان هەیە حازر کردووە و ئەمەش دەکەین بەڵام هیوادارم ئیتر دوای ئەوە ئەم هەیئەتە ئەعلامیە و ئەم ژووری عملیاتانە مەزدەری معلوماتەکان بنەوە کە دوێن بۆ نمونە یەکێک لە کەناڵەکان چووە لە دوورەوە وێنەی ئاڵایەکی داعشی گرتووە ئێمن لە زۆر شوێن لەگەر داعشا 50 متر بینمانە ئەو دەڵێ ئەوە 1 کیلۆمتر لە هێزەکانی ئێمەوە دوورە نەخێر زۆر کەمتر دوورە 50 متر لە ئێمەوە دوورە بەڵام خەتەری نییە بۆ شوێنەگە خەتەریە بێ قابلە من لە کامیرەمانەکە زیاتر دەزانم ئەو هاتووە لە ڕێی راپۆرتێک کۆ دڵ ڕاوچێ لە ناو خەڵکی کەرکووکا دروستەکە قابل ئەم هەمووی هێزە لەوێ نەزانێت ئەوە گە خەتەری هەیە پێی بڵێن بڕوا لەوێ نەمێنێ زۆر جار ئەم بەسەلانە مشکلی گەورەی بۆ دروستکردو بۆ خەڵک بۆ ئێمە نایەزی پێشمەرگە زۆر جوێ لەو مۆزوعانە نییە لە چۆن یا لە چۆنین بەڵام ئەو راپۆرتی ئەو کەناڵە بەداخەوە دڵڕاوچەیەکی دروست کردبوو تا ئێستاش ڕۆژ نییە من دەیان تەلەفۆنم لەو بارەوە بۆنێ بەڵێ وەسا ڕەسوڵ هیچ تەنسیقێک لە نێوان ژوورەکانی عملیاتە هەیە هیچ تەنسیقێک لە نێوان قاتعی کەرکووک و بۆ نمونە دیالەیە هەیە یا کەرکووک و نینەوەیە هەیە ئەوانە دوورن تەنسیقەکەمان وەزارەتی پێشمەرگەیە ئێمە مەرجەعمان وەزارەتی پێشمەرگەیە هەمومان بە بروسکای دێنە وەزارەتی پێشمەرگە شتەکان و ئەوان ئەیدەنەوە بە ئێمە بەڵام بۆ هەردوو قاتعی دەستی چەپ و دەستی ڕاستم واتە ڕۆژ ئاوای کەرکووک و منتیقەی دووس ئێمە نەک تەنسیقمانەیە زۆربەی هەفتەکانش بەیەکەوە کۆڕ و کۆبنەوەش دەکەین بەڵێ ئەم تەنسیقە تەنانەت لەو ئاستە شایە کە ینی مای ئەوە بێت ئەگەر لە حاڵەتێکدا بۆ نمونە قاتعی دیالە پێویستی بەهێزی زیاتر بێت لە کەرکووک و بە ڕەوانە بکرێت و فرێ بکەوێت یان ئەمە شەرە بێ وەزارەتی پێشمەرگە فەرمان بدا بە تۆ کە دەڵی کاکە تو ئەڵی قاتعی دیالە زۆر دوورە ینی ئێمە هێزەکانمان دابەش کردووە ئەو هێزانە هەر کەسە و هێزی احتیاتی خۆی هەیە لە دیالە احتیاتی خۆی هەیە لە قەرەتەپە احتیاتی خۆی هەیە لە دووز احتیاتی خۆی هەیە لە دووبز احتیاتی خۆی هەیە لە لای من احتیاتی خۆی هەیە ئێمە لەم هێزێک بەم دووریە بۆ ماندووبوونە زۆر پێویست بێ بەڵێ هەمومانەچین بەڵام ئەمانای ئەوە نییە ئێمە هێزی ئێرە لەوێ بەکاربێنین و هێزی ئەوێ لەوە بەکاربێنین بەڵام ئەمانەی تەنیشتی یەکتر بە دەنگەوە هاتنیان زۆرترە لەوەی کە لێرەوە بۆ دیالە بەڵێ وەسا ڕەسوڵ ئەگەر ینی هەر بە وتە شەرحێکی قاتعی یان ژووری عملیاتی باشووری کەرکووکمان بۆ بکەیت ینی قاتعی ئێوە لەکوێوە دەست پێکە خاڵی دەستپێکتان کوێە و خاڵی کۆتاییتان کوێ ئەمە بەستمەوەیە کە ئایا ینی لە ئێستاە هێزی پێشمەرگەی کوردستان دوورترین خاڵەکە تایەتی کوێ ئێمە قاتەکەمان لە بەلا عەبدوڵڵاوە دەست پێکە تا داقۆ ئەم قاتعا 28 کیلۆمتر دەکەوێتە خواروی مرکزی شاری کەرکووکەوە خەتی تەماسمان لەگە دوژمنە و لەوێ یەک ئاوێکەیە پرۆژەی ئاوی ڕێی کەرکووچی پێڵێن ئەو ئاوە بۆ خۆی بۆ تەمانەیەکی تەبیعی بۆ ئەوەی ئێمە سەنگەرسازی لەم بەریەوە بکەین و ئەوانش سەنگەرسازی لەو بەرەوە بکەن هەردوو لامان لە بەرامبەر یەکترە خۆمان قایم کردووە قاتعەکەی ئێمە هەتا هەفتەیە پێش ئێستا 3 نقطەی گەرمی تیا بوو بەردەوام شەڕ هەبوو هەفتەیەکە هادئی بەخۆیەوە بینیوە بەلا عەبدوڵڵا بەردەوام گەرم بووە و تەلەلوەرد بەردەوام گەرم بووە و ڕێگای بەشیر بە بەردەوامی گەرم بووە لە هەموو ئەم گەرمیانەشە شەڕ هەبووە شەڕی ڕوبەڕووبوونەوە هەبووە لەو شەڕانەشە کە وەک باسم کرد عومقەکەی دوورە 28 کیلۆمتر لە مەرکەزی شارەوە دوورە بۆیە خەڵکی کەرکووک هەر ئاگاشیان لەو شەڕانە نەبووە کە ڕوویداوە و ئێمە مەگەل ڕێ ڕاگەاندنەکانەوە وت پێتمانەوە شەڕا ئەجینال جویان لە دەنجی مەبەستم ئاگر و تۆپ دوور بووە لە خەڵکەوە ئێمە لەو قاتعانەیە هینمان هەبووە سەبارەت بە داقوق هەتا ئێستا نقطەیەکی گەرم نەبووە تا ئەم لەحزێ هەتا ئەم لەحزێ نقطەی گەرمی تیان نەبووە شەڕی تیان نەبووە بەشێک لە ڕاگەاندنەکان قسەیان لەسەرەوە کرد کە بەشێکی چەکدارانی داعش لە گوندەکانی دەوروبەری داقوقن بەڵێ ئەوە شوێنێکە سێ گوندە گوندی بە دووەکانیان پێڵێن هەرسێکیان عەرەبن گوندی وەحدە و سەعدە و بەخواوەتر نازام ناوی چێ دوورترە ئەم سێ گوندە نە ئێمەی تیابوون نە ئەوانی تیابوون هەتا و فترەیە ئێمە نەچووبوونە ناوی هێزەکانمان لە دووری ئەوانەوە لە سەنگەرا بوون ئەوانش دەبایە نەهاتایەتە ناوی بەڵام دیارە هاتوونەتە ناوی لەوێ سێتەرەیەکیان داناوە
خۆم گومانم ێ و سەیتەرێشیان بۆ کاسبی دانا بێ پارەشت لە خەڵکە سەنن لەوەیە دەوری حوت کەس بۆ 10 کەسی بەردەوامتیایە سەیتەرەکان لەژێر کۆنتترۆلی ئێمەیە ئێمە هەر دەقێ بمانەوێ بە ئاسانی ئەتوانین ئەویان پێ بەجێبێڵین بەڵام لەبەر هاتنی عشایری عرب لە منتیقەکە و تێکنەچوونی نێوان ئەو گروپان ئەو عشایرانە ئەو با بڵێن نەتەوانن لەوێنەتەوەی جیاجای زۆرتیایە مەزهبی جیاجای زۆرتیایە ئێمە حرمەتی ڕێی ئەوان مانگرتووە تا ئێستا وادیاداوە ئەوانە بکشێنەوە و نەهێڵن لێ بمێنن و ئێمەش هەر لە سەنگەری خۆمانین و هاتنە پێشەوەکانی زەرێکی نییە. بەڵێ وەسا ڕسوڵ وەکو دوا پرسیارم ئەی سەبارەت بە مەسلەی بازرگانیکردنی داعش قسە لە سەرەوا کرێت کە داعش بازرگانیەکەن قسە لە سەرەوا کرێت کە لە هەندێک ناوچە نەوت دەرەهێنن و بە تەنکەر ئەیفرۆشن ئایا لەو ناوچەی کە جەنابەت بەرپرسی ژووری ئەمەلیاتی هیچ جمو جۆڵێکی بازرگانی داعش بەدی ئەکرێت و ئەگەر ئێوە بەدی بکەن ئیجراعاتان بەرامبەری چێبێ؟ ئێمە منعمان کردووە هەموو تەنکەرێک نەوتی ڕەش بە تایبەتی بێتە هەر نەوتێ بێ هەر سوتەمەنیەک بێتە ناو کەرکووکەوە ڕێگای مەکتەب خالید بە ڕسمی تعلیماتمانداوە پێی کاکراوەیە ئێستا ناتوانین هیچ تەنکەرێ داخیل بێ لە لای داقوقەوە ئەوەی ڕێی ڕسمیە هەمووی ئەو تەبلیغیان پێیە ئەیان گرین بەڵام هەندێک ڕێی قاچاقەیە ڕێ قاچاقەکان ڕێی خۆڵن جاروایە لەوێەوە دەرەچن دێن تا ئێستا چەند جارێکش گرتومان و تەسلیمی حافەزەی کەرکووکمان کردووە. بەڵێ زۆر سپاس بۆ وەسا ڕسوڵ بەرپرسی ژووری ئەمەلیاتی باشووری کەرکووک کە لە ماوەی ڕابردوودا ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵماندا بوویت. بەداخەوە نەمانتوانی کاک نەجات عەلی بەرپرسی لە قیبیسوسی پارتی دیموکراتی کوردستان شاری مەخموور وەربگرین کە بڕیار بوو ڕاستەوخۆ لەم بەرنامەیە لەگەڵماندا بەشدار بێت لەسەر ئەو گرژی و ئاڵۆزیانی کەمێوارێ لە ناوچەی مەخموور لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و شەکدارانی داعش ڕووی داوە بۆ پێی کە بەڕێزی لە یەکێک لە بەرەکانی شەڕ بووە و فرای گەڕانەوە نەکەوت بوو بۆ بەشداری لە بەرنامەکەماندا. سواز بۆ ئێوەی خۆشەویستیش کە تا ئێستا بینەرمان بوون تا بێگەشتنەوەمان هەموو لایەکان لە خۆشییا بن.